چیرۆکانێک کە زۆر کاریگەر بوو ئەو بوو هەر لای بەڕێستان راپۆرتێکتان ئەنجامدا بۆ خانەوادەیەکی بێباوک ئەم خانەوادەیە دیارە 21 ڕۆژ کارەبایان لەسەر بڕابوو و ئێمە کە راپۆرتەکەمان لە کەناڵی ئاسمانی پێیان بینی یەکسەر بە ستافەکەمانەوە سەردانی ماڵەکەمان کرد هەر لە شەودا و کۆمەڵی پێداویستیمان لەگەڵ خۆمان برد و هەر لەم شەوەدا بڕیاری بڕینەوەی موچەیەکی 200,000مان بۆ ئەم خانەوادەیە کە دادەسوهام بوو بۆیە کۆمەڵێک ناڕەحەتیان هەبوو بۆ ئێمە بڕیارماندا موچەیەکی شایستە و هەروەها ئینشاءڵڵا لە دوای جەژنێژ خانوویەکیان تەسلیم دەکەین پشتیان بخوای گەورە واگەیەکی تریش باس بکەم بەڕاستی یەکێ لەو خێزانانە بوو کە گەنجێکی بەڕێز بوو دیارە ئێمە هەر لە پرۆژەی کە سێ ماتۆرمان دابش کرد بەسە سێ خێزاندا ئەم گەنجە بەڕێزە دیارە 5 سەرخێزان بوون دوو خوشکی کەمەندامی هەبوو کە یەکێکیان تەواو سوتا بوو و یەکێکی تریشیان حەبلی شەوکی دیارە لە کار کەوتووە و هەردووکیان پێویستیان بە کۆمەڵێک حازەت هەبوو کە دەبا دایکیان ئەنجامی بداتن کۆمەڵێک ناڕەحەتی خۆی بۆ ئێمە باس کرد بەڕاستی تەکلیفێکی کرد لە دەستگای بەخشین کە دەستگای خێرخوازی بەخشینەکە بتوانی دوو خوشکی جاحرمەیە کە ناڕەحەتی و لە دەرەوەی هەولێرێ بوون ماتۆڕێکی سێتای بۆ دابین کە سوپاس بەخوای گەورە بۆ ئەم خێزانە و بۆ دوو خێزانی تریش هەر یەکە و ماتۆڕێکی سێتایمان پێبەخشین کە دیارە ئەم شۆ خانەوادەکەی بێکۆ بوون گوتی وە تەلفۆنێکی بۆم کردو گوتی وە هەر هەمومان دوعای خێر بۆ ئێوە دەکەین